جیاوازی نێوان دەنگەکانی پارتی و لایەنەکانی دیکە لە سۆران ئەوەندە زۆرە خۆیان دەڵێن یەکەم و دووەم و سێمیش هەر پارتیە. بۆ پارێزگاریکردن لەم یەکەمی بێڕکابریەی خۆی پارتی ژمارەیەک کاندیدی بەهێزی هەن لە سۆران. یەکێک لەوان فەرمان حسێن ئاغا باڵکی بەربژێری ژمارە 36 پارتی میوانی بەرنامەی چی دەکەن؟ کاک فەرمان بەخێر بێی. زۆر سپاس. من ئەوە گەرم و تۆش سارد و سڕ گەرمن ئێوە بۆ بژاردن زۆر زۆر گەرمین. باشە بەسیە ماندووی ئەوەندە قسەت بۆ خەڵک کردو ماندوو بووی. چی دەڵێن بە خەڵک ئێوە کاک فەرمان؟ ئێمە بە خەڵک دەڵێن دەنگ بدەن بە لیستی 183 پارتی دموکراتی کوردستان باشە لە ناویشیان ژمارە 36. بۆچی؟ بلۆی من کاندیدم لەسەر لیستی پارتی. بۆچی دەنگدەن بە پارتی بۆ نەیدەن بە لایەنێکی تر؟ بۆ ئەوەی ئێمە پارتین داوا لە پارتیان دەکەین بە لە جەماوەر دەکەین دەنگ بە پارتی بدەن پارتی هۆکاری سەرەکی دابینکردنی ئەمن و ئاسایشی هەرێمی کوردستان. باشە ئەچینە ناو خەڵک کاک فەرمان قسە بە خەڵک بکە لەوێ زانە خەڵک قەناعەتی هەیە بۆی دەنگدا بە پارتیان ڕەخنەتان لێ دەگرن یا ئینشاڵڵا دەنگ دەبێت. پێکەوە چینە ناو جوان پارێزە دەکات بەڵام لێرە ئەخۆن پارتینە بە قەسەم بە ناوی خوای ئێستا لە ئیرانیان ئاسێ کردن. قمارچین و قمار لەسەر برنەوەی گەل دەکەن. کاک فەرمان خۆتیان پێ بناسن. هەموو خەڵکی سۆران کاک فەرمانیە ناسن. من نایناسم بە خۆت من بناسێنە کاک. من فەرمان حسێن ئاغا بارەکی باشە کاندید لەسەر لیستی 183 پارتی دموکراتی کوردستان باشە بە شانازیەوە ژمارەم 36. کاک فەرمان چ بکا لە پەرلەمان؟ کاک فەرمان پرسیارێکمە جەنابەت هەیە. کو دەتوانین دەستیە و گەنجانە بگرێ وڵاتی بەجێ دێرن. ڕۆژانە ئەنگە هەموو زانن ڕۆژانە سارانە نا ڕۆژانە هەزارە هەنگ گەنج لە وڵاتی چێ دەرێ. هەو ساڵەکە لەو سۆرانی 200 گەنج ڕووی لە ئەوروپا کردیە. وەرە ئیش گەنج لە وڵاتی خۆیان بمێنن. ئیش تەعین بوون چی شتێکێ لە وڵات لەو کورد لەو جانای بە ئەمن بیکەم یەک ئیش کاسبم تەعین نیمە ژنم نییە چم لەوەکەی دەوەردێ ژنم لەوێنە. هەفتەی ڕابردوو 25 گەنجیە و سۆرانی ڕۆیشتە ئەوروپا. بە چ ڕۆیشتە سەبەب هەمومان دەزانێت لەبەو قەیرانێک لە بۆ تەعینی لە بۆ پەیوەندی بۆنی ئەتومە ئاشخۆری بەرز ئەتومە ئاشخۆری ئەتومە هەبۆی ئەمنیتە. پارتی بەرنامەی چێ بۆ 4 ساڵی داهاتوو بە حکومڕانێکی باش بۆ خزمەتی خەڵک. پارتی لە سەرەتای دامەزراندنی لە ساڵانی 46 تا ئێستا بەرنامەی دامەزراندنی دەوڵەتی کوردی بە دەوڵەت بوون ئارامی سەقامگیری ئاوەدانکردنەوە بەرەو پێشبردن دیفاع لە خاک و نیشتیمانی هەر سەرباسی کوردستان پارتی وەڵی پارتی نەبا پارتی نەبا قەسەم بە ناوی خوای ئێستا لە ئیرانیان ئاسێ کردن. والله یک دینار عاشم نییە هیچیش یانی دلەی ناکەم چونکە مادام پارتی و بارزانانی ئەو شارە ئەو وڵاتی دەپارێزن ئەمن بۆ پارەی نە پارتیمە نە بارزانیش. هەیە هەمشکە بەڵامی تش پێ بێت خوا ئەوە کاک فەرمان ئینشاڵڵا چۆیە پارلەمان تەماشا دو ساعت بکە ئایا قایمە قام سەر شارەوە چیان کردیان بەس تەماشاکە خانی شەهیدان ئایا زاد قێرەکە چۆنە هەر وێرانە وێران پارە سەر بکرێ ئەدەخۆن. جوان پارێزە دەکات بەڵام لێرە ئەخۆن. وڵای پارە خواردن ئەمن نەمدی من نەمبینیە کەس پارەی بخوا نەش ئەو شتانە نییە ئەوە بڕیارەکە لەزارێ ئەو نەوە بڕیارە ئەو نەوە قسانە
حەزم لێ نییە لەبەرچی ئەو شارە لە بنیاتنان ئەساس فەرمو ئەو داروبارە ئەو جادە و ڕێگەڵبانە ئەو هەموو ئاوا ئەو هەموو خزمەت گوزاریە شێ کردیتی قایمقام کردی شارەوانی کردیتی دەستخۆشی لە شارەوانیەکەی کە ڕۆژانە کۆمپانیا هەیە بەڕاستی پاکردنەوەی ئەو شارە لە ئەستۆی شارەوانیە حەقوەیە هاوڵاتیانیش هاوکاری شارەوانی بکەن پارەی پرۆژەکانی زۆران چی لێ چی دەکەن بۆ ئەو پرۆژانە بەرنامەی ئێمە کاندیدانی پارتی دموکراتی کوردستان لە بدایەت پێم گوتی پارتی هۆکاری سەرەکی دابینکردنی ئەمن و ئاسایش و ئاوادانکردنەوەی ئەوە خەڵک دەیزانێ خەڵک خزمەتگوزاری دەوێت بەرنامەمان هەیە لەسەر سێکتەری پەروەردە تەندروستی کەشتوکاڵ ئاودێری ئاوارەکان کە هاتوونەوەتەوە کەرسیان وەرنەگرتیە جێبەجێ دەکەن نارێم ئەمن وعد نادەم بەڵام ئەمن لە پەرلەمانەگەر بچم هەموو ئەو پێشنیارانە لەسەر موچەی هاوڵاتیان فەرمانبەران خانشینی پێشمەرگا خانەخینی پێشمەرگا دەستگاکانی پۆلیسی و ئاسایش و هێزەکانی ناوخۆ شەهیدە قارەمانەکان بە کورت و مختصری هەمووتان لەسەر سەرمان بەس خەمخۆری شارەکەتان هیچی دیکەمان ئەسر خۆری شارەکەتان مەمنونتان دەبین بە زیادەوەش خەمخۆرن ئەگەر کاندیدی پارتی خەمخۆر نەبی لە وڵاتەی نییە بە شوێن خەمخۆری کوردستانی بەس پێ دەڵێم زیاتر شارەکەت بخۆ زیاتر هەور لە شارەکەتان بەراوێزراوە تا حدێکی زۆر ڕازی نین وەکو کاندیدێک دەڵێم زیاتر خەم لە شارەکەت بخۆ دەست و چاوتان ماز دەکەی متمانە لە ئێمەوە خەم خواردن لەنگەوە یەک دقە براداخراوە بزانێڵێت خەڵکی سۆرە ما باش بزانێ بەسە چەپرە لێدان و عیزبەکان هەموو عیزبەک هەتا ئێستا پارتی لە سنووری باڕادەستە باڕادەست شتە بیشاڵە بەر چەپرە لێدان لۆچە نە مەعاشت هەیە نە ئاوت هەیە نە کارەبات هەیە نە ڕێگاوبارت هەیە بە قوبان ڕێبە زەمیری نییە ئەوەستە پەرلەمانی شاڵە ئێدە کاری چێدا خوی لە ئەو پرۆژانە بکرێ گەڕەکی بەختیاری گەڕەت کەچ کاولە لە هەموو شێ ئێمە بەو برادری دەڵێن با ئێرە لەگە حکوومەتی مرکزی لەگە بەغدایە لەگە تورکیایی لەگە ئیرانی مقارنە بکە بەڵام یەک تشت دەچینە ماڵی ئەو برادری ئەگە خێزان و ژن و دایک و خوشتی بە سۆندەی زادیان نەشوشت حەقتە بڵێ ئەگەریم ئاو سەر فکرێ ئاو سەر فکرێ بە قوڵە بەس خۆ بەس ئاو نیە ئایا وەخولی پێشوو دەبیتە پەرلەمانتار یان دەبیتە پەرلەمانکار پەرلەمانکار و پەرلەمانتار فەرقی چییە؟ فەرقی زۆرە پەرلەمانتار ئەوەی پێشی بوو بەس وەریان دەگرێت بەس پەرلەمانتار ئەوەی ئیش دەکات پەرلەمانکار ئەوەی پەرلەمانتار یان پەرلەمانکار من ئەو کەسەمە لەو خۆی برسە فەرمان کوڕ حوسێن ئاغای بارەشی هەتا ئێستا جێر پەنجەم دیارە لە سولحەیە لە مەسلحات لە ئاوادانکردنەوە لە خزمەتگوزاری لە پێشکەشکردنی خزمەتگوزاری لە هاوڵاتیان خزمەتکردنی شاری سۆران من کادیرەشی پارتی وای فێرکردوینە قوتابخانەی پارتی و پارتایەتی و بارزانی خزمەتکردنە نەک جیفانە من لە ساری 67ەوە من پارتیمە مەلایمە یعنی پارتی مەلای فەرقی هەیە وەخت خۆ دوو عیزە بۆ بۆ ئەوەی مەلایمە کە مەلایی هەموو شتێکی بۆم بکردیە جگە لە پارتی دیموکراتی کوردستان حیزبەکانی تر هەمووان بەگشتی قمارچین و قمار لەسەر برنەوەی گەل دەکەن بزانڵێتی یاکسەنگەر باوەڕت هەبێ ئێرەیان بدەنێ ئێرەش دەفرۆش کێ حیزبەکانی دی یەکەتی ئەمە لە کوردستان یەک مشکلەن هەیە هەمومان بە دوای خوڕافیات تەگەڕین چەوەشەکاریەکان پێچەوانە ئەکەینەوە بەڕاستوەری ئەگرین حکومەتی هەرێمی کوردستان داوام لە کاک فەرمانی هەیە پیاوەکی شەریفە پیاوەکی ڕێک و پێکە خانەدان کوڕی کەسە کە پێش ئەوەی خۆی هەڵببژێری
ئەگەر بمان گوت باسەر واللهی قەلبی دەگەر ئەداینی حقیقەتەکە بەڵام لێرە من داوا لەوی شەکەم با بتوانن ئەوەی حکوومەتی هەرێم کردیتی ئەوێت تەواو بک قەناعەتێک دروست بکرێ لە نێوانی میلەت و حکومەت کەوا بتوان قەناعەتن بە یەکدری هەبی شتێک بیتن بەڵام متمانە لە بینی حکوومەت و خەڵکان نەماوە بەو دەرەجەی نییە لەبەرچی لەوانەیە ئەمە دابەشی دوو کوتلە بووینە کوتلەک ئەوێتن شەو بە ڕۆژ ئەرێ شەوە بە جوانەکەن بۆ ئەوەی قسەی مامۆستا چیەکەن بۆی متمانە لە نێوان خەڵک و حکوومەتدا دروست بکە وڵا بەڕێی مامۆستایە بەڵام ئەمن تەوەقوعەکەم بتمانەی باش ڕەنگبی لایەنەکانی دیکە وابی بەس بەنسبەت ئەمە پارتی ئێمە بتمانەمان بە تەواو بە دەسەڵاتی خۆمان هەیە بە حکومڕانی خۆمان هەیە لێشیان رازین ئەمن و ئاسایش بەرقرارە دەبینی لە خلاری دوو ڕۆژ جەماعەتێکی تۆرۆلست هجومی مناو پارێزگای هەولێریان کرد بە دوو ڕۆژ ئیسپادیان کرد کە ئەمنیەتی شاری هەولێر و هەموو هەرچەر پارێزگای هەرێمی کوردستان دەبین چۆن ئارامن چۆن پارێزراون کاتەقینەوەیەک دەبین لە خودی ئەمریکای تەقینەوە پەیدا دەبین لە ناو دەوڵەتە لە واشنگتن ئارامترە ئەمن دەرێن ئارامتر چ عیبی هەیە یەک داوامەیە لە فەرمان شاڵە سەرکەوتۆبی بەڵام 25 نۆ یاسایەک ڕۆژە یاسایەک پێشەشی بەخە پەرلەمان بکەیت بۆ ئەوەی بەس پەسەند بکرێت ببیتە تاپۆی ڕەش بە چاو ئەوەی دوژمنان ببێ 25 نۆ بکرێتە پشووی ڕسمیش و تاپۆشی ڕەشیش بیت کە پەسەند بکرێت لە پەرلەمان زۆر زۆر گرنگە فەرمانەوە 25 نۆتان تۆمار کرد تۆمارتان کرد شارازی پێوە دەکەن زۆر شارازی پێوە دەکەن دەیکەنە تاپۆیەکی ڕەشۆکو ئەو کوڕەوەکی بەدەستانەوە بێنە یاسا چی دەکەن لە پەرلەمان چی دەکەن ڕێفراندۆم سەری هەموو کوردستانی بەدەست هەر چار پارچەی تابۆیەکی ڕەشی یەخستە ناو جیهانی هەموو کەسان ئەو سیاسەتە شێ بوو جەنابی سەرۆک بارزانی بوو پەیوەندی کرد خەتای چێ بوو کە ڕێفراندۆم سەری نەگرت خەتای ئەو کەسانە بوون کە خۆش بوون کە 16 ئۆکتۆبەر بوو پلانە بوو ئەگەر 16 ئۆکتۆبەر پارتی نەیشکان بە بربەست نەبا لە سەخێلان لە بردێ قەناعەتت هەبی ئێستا لێرە عەشقی چێ بوو کە ڕێفراندۆم سەری نەگرت ئەوانە بوون لایەنەکانی دیکە بوون کە بە خۆتان بابە لایەنەکانی دیکەوە تۆمەتبارەکە ڕێفراندۆم خەتایەوە بڕاوەستە کاکە کاتەکەی گونجاو نەبوو کردان بۆیە سەری نەگرت ئێوە دەڵێن چی ئەگەر کاتەکە گونجاو نەبوو سەدان نەهەتوسێ پۆینت هەندێک شتێک درمانیان پێنە دەکرد باوریان پێنە دەکرد دەنجیان پێنە بژی پارتی و بارزانی پارتی پێشەوامانە پارتی ڕابەرمانە حیزبەکانی دیکە کاکە ناموس فرۆشن کەرامەت فرۆشن شەنگال فرۆشن کەرگووک فرۆشن سلێمانی فرۆشن لە سێ لایەن هێرش کرد هەتا هەبەست بتوانن هەولێر بگرن سلێمانی بگرن هەڵەمچەش بگرن دووان بگرن بەڵام سەرۆک بارزانی بۆ پارتشتی جەنابی برا گەورە مەسوول بارزانی حزبەکانی کە هەموو بوونە یەک لەگەڵ ئێران بتوانن خەڵک بفرۆشن بەڵام خەیالیان خاوە لەگەڵ کاک فەرمان ماڵەکی کاندیدی ژمارە چۆنی؟ تۆمار کرد دیارە؟ خواتان لەگەڵ